ئاوکاتی سەردانەکەی سەرۆکی کۆمسیۆنی یەکێتی ئەوروپا بۆ کیێڤ لەگەڵ سەرۆکی ئۆکراینادا کۆبووەوە بۆ توێژکردن لەسەر ئاوەدانکردنەوەی وڵاتەکە و هەروەهاش بەرەو پێشچوونەکان لە دۆسەی ئەندامەتی ئۆکراینا لە یەکێتی ئەوروپادا. بڕیارە لە چەند هەفتەی داهاتوودا یەکێتی ئەوروپا دەست بکات بە تاوتوێکردنی ئەندامەتی ئۆکراینا. هەر لەم مانگەدا سەرۆکی کۆمسیۆنی یەکێتی ئەوروپا بە ڕێبەرانی وڵاتانی ڕۆژهەڵاتی ئەوروپای ڕاگەیاند بوونی ئۆکراینا بە ئەندام لە یەکێتیەکەدا لە بەرژەوەندی استراتیژی ئەوروپادایە و هەروەهاش پێشوازیکردن لەو داوایی ئۆکراینا ئەرکێکی ئاکاریە، بەڵام دەشڵێت پێویستە ئۆکراینا پێوانەکانی یەکێتی ئەوروپا و داواکاریەکانیش جێبەجێ بکە. هەرچەند ڕۆژێک پاش هێرشەکانی ڕۆژی 24 مانگی 2 ڕابردووی رووسیا بۆ سەر ئۆکراینا، ڤۆڵۆدیمیر زەلنسکی سەرۆکی ئۆکراینا نامەیەکی نار بۆ یەکێتی ئەوروپا تا دەست کرێ بە تاوتوێکردنی داوای ئەندامەتیەکەی. بەڵام هەندێک لە ئەندامانی یەکێتی ئەوروپا وەک هۆڵەندا، دانیمارک، نەمسا دوودڵن لەوەی ئۆکراینا ببێتە ئەندام. وەزارەتی دەرەوەی ئۆکراینا دەڵێت ئەو دوودڵیە دۆسیەکی ناوخۆیی یەکێتی ئەوروپایە. سەرەکیترین شت ئەوەیە کە پەیوەندی بە ئۆکرانیاوە نییە، بەڵکو دۆسیەیەکی ناوخۆیی یەکێتی ئەوروپایە و پەیوەندی هەیە بە جیاوازی ڕوانینەکان و کێشەکانی ئایندەی یەکێتی ئەوروپا و زۆربوونی لیستی چاوەڕوانیەکانی وڵاتان بۆ بوون بە ئەندام، بە تایبەتیش وڵاتانی ڕۆژئاوای بەڵکان کە دەمێکە چاوەڕوان دەکەن. نوێنەری ئۆکراینا بۆ ئەنجومەنی ئەوروپا دەڵێ وڵاتەکەی لە سەدا 63 ڕێوشوێنەکانی ڕێککەوتنی لەگەڵ ئەوروپادا بەجێگەیاندووە و ئەمەش وەها دەکا نزیکتر بێتەوە لە پێوانە و ڕێوشوێنەکانی یەکێتی ئەوروپا. ئەمە دەبێت ئاماژەیەکی سەوز بۆ ئۆکراینیا و هەروەها بۆ پرۆژەی یەکێتی ئەوروپا کە لە ساڵانی 50کانەوە دەستی پێکردووە بە ئامانجی یاشتی و پاراستنی یاشتی و هەروەهاش پێکێنانی کۆمەڵە یاشتی. لەبەرەوە چرای سەوز بۆ ئێمە و چرای سەوز بۆ ئەندامەتی وڵاتی زیاتر بۆ پەرەپێدانە و وەک بەرزکردنەوەی کارتی سوورە بەڕووی پۆتندا تا ئیتر نەتوانێت بڵێت لەوێ ئێوەیان ناوێت. باڵیۆزی ئەمریکا بۆ ڕێکخراوی ئاسایشی و هاریکاری ئەوروپا دەڵێت ئەندامەتی ئۆکراینا لە یەکێتی ئەوروپادا لە بەرژەوەندی ئەمریکاشدایە. ئەمە باشترین ڕێگەیە بۆ ئۆکرانیا تا خۆی تەرخانکات بۆ ژمارەیەک دامەزراوە نێوەن پارێزگاری دەکەین لە دیموکراسیەت و سەروەری کۆمەڵایەتی و پاراستنی خاکەکەی و هەروەها شەر هەموو تایبەتمەندیەکانی سربەخۆی لە وڵاتەدا کە پشتیوانی دەکەین و زۆر دەمێکیشە پشتیوانیان دەکەین. مایکل کارپنتەر دەڵێت ئۆکراینا پاش ئەوەی لەم شەڕە هەڵدەستێتەوە دەست دەکا بە ئاوەدانکردنەوە و دەبێتە وڵاتێکی بەهێزتر و یەکگرتووتریش بە بەراورد لەگەڵ پێشتردا.